ئەمە کارگەی ئاسنگەریە لە باشووری کوردستان بۆ دروستکردن و بەرهەمهێنانی کەرەستەی بیناسازی کە ماوەی 12 ساڵە سەرقاڵی دروستکردنی ئەو ئامێرانەیە. دوای ئەوەندە ساڵە دەستی کردووە بە هەناردەکردنی ئامێرەکانی بۆ دەرەوەی وڵات. فازڵ فاڕۆق خاوەنی ئەو کارگە خۆماڵیەیە کە ئامێرەکانی پەستێنەری بلۆک بۆ یەکەمین جار لە باشووری کوردستان هەناردەی بازاڕەکانی سوودان و لیبیا لە ئەفریقا دەکات. نرخی ئامێرەکان لە دەرەوەی وڵات لە نێوان 40,000 تاوەکو 50,000 دلار دەبێت. ئامێرەکان لەسەر ستانداری جیهانی دروستکراون و لە باشووری کوردستان و ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراقیش تاقی کراونەتەوە و لە هەر کاژێرێکدا زیاتر لە 1000 بلۆک دروست دەکەن. سین ئێستا کۆنتڕۆلی ئەمریکا و ئەوروپاشی کرد وانە کە لە کوالیجا خەڵک زۆر باسی سینەکە دەرێت ئەوەی سین یعنی وەکو کە دەرێشێن زۆر بە شێوازی کەم چاویەکە بەڵام کۆنتڕۆلی بازاڕەکانی ئەوروپا و ئەمریکاشی کرد. ئێمەش بۆ دەکەین کە بەس حکمی کە نرخەکانمان هەرزانتر لە ئەوروپا بتوان کۆنتڕۆلی بازار بکەین. ئاتە ئێستاش گومرگمان لەسەرەوەکو ئەو خەڵکە یعنی هیچ ئاسانکاریمان بۆ نەکرا تا ئێستا لە گومرگێک لە هیچ شتێک ئاسانکاریمان بۆ نەکرا بە ئەمووی بە زەبری ماندووبوونی خۆپە ئەوەی خۆمان دەینێ. ئەو کارگەیە تا ئێستا تەنها 3 ئامێری لەو جۆرەی دروست کردووە. بەمەش پێ دەچێت ناوی کوردستان بچێتە ڕێزی وڵاتە بەرهەمهێنەرەکانی جیهان، بەڵام وڵاتێک کە تازە لە سەرەتای بەرهەمهێنانی ئەو جۆرە ئامێرانەیە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 23 ساڵی تەمەنی حکومڕانی بەهۆی بارودۆخی شەڕ و خراپی باری ئابووری درەنگ توانی بێتی پەرە بە بەرهەمهێنانی ناوخۆیی بدات، بەڵام دوای تێپەڕبوونی ئەوەندە ساڵە ئێستا چەند هەنگاوێکی بۆ پەرەو پێشچوونی بەرهەمهێنانی ناوخۆیی هەڵێناوە، ئەویش بە هەناردەکردنی ڕۆن و کەرەستەی پلاستیکی و بیناسازی بۆ دەرەوەی وڵات. چەند کارگەی چکەمان هەیە، چەند ڕۆژەی چکەمان هەیە کە هینی کەرتی تایبەتە ئەوانیش توانیوانە کە بەرهەمەکانیان بۆ شارەکانی تری کوردستان بنێرن و هەندێکیش مان هەیە کە توانێت بەرهەمەکانی بنێرتە دەرەوەی وڵات. سەلمێنراکە ئەبێ ئێمە گرنگی بدەین بە پیشەسازی بە سیاحەت بە کشتتوکاڵ بە بازرگانی کە یەک احتیماد نەکەینە سەر یەک سێکتەر، ئەتاکەین هەموو سێکتەرەکان بووی کە بتوانین کوردستان لەو قەیران و تەنگەشە ئابوووریە دەرباسکەین. بەپەی ئامارەکانی وەزارەتی بازرگانی لە هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 کارگە هەن، لەو ژمارەیەش تەنیا 160یان کار دەکەن و 140یان کارەکانیان وەستاندووە کە هەندێکیان لەژێر نۆژەنکردنەوەدان. ناوی زیاتر لە 1000 کارگەش تۆمار کراوە، بەڵام بەهۆی نەبوونی زەوی نەتوانراوە کارگەکان دامەزرێنن. فەرهاد دۆڵەمەری، ڕوودا و هەولێر.